كان ساڵە ئەیبینین زیاتر بەناویان لە کۆمەلگا و لە شوێنە تایبەتەکان ئەیانبینی توانستیان زۆرتر بووە بەهۆی ئەو زیاتر بوو و منسوبی بارزترش بەدەست بێنن. توانیمانە هاانیان بێ پشتگیریان بکەین بۆی وجود خۆیان حضورێکیان هەبێت لە مجتەما چونکە ئەوە میوەی مجتەما و میوەی مجتەماکەت پەروەردەکرێ بۆ پێویستە وجودمان هەبێت. چونکی ئەگە ئافرەتێک لە ماڵ بێ و هیچ نەدینێ و مشارەکە هیچ نەکاو لەگەڵ کەس دەرنەچێ و کەس نەدینێ ئاگای لە هیچ نەبێ وەک ئەوەی لە شوێنێتر بێت دائیمەن لە ماڵەوە لێدان بخوێ لێ بدرێ یان تووش تعنیف ببرێ جەسەدی بێ یان نەفسی بێ ناتوانێت دەری ببرێ و هەروەها لە ناوێ بێتەوە زۆر بێ حاڵەتەکانیش دەگاتەوە ئاستێکی تووشی ئیمتیحان بکەن. بەڵام ئەگە یەکێکی تێگەشت و دەرچوون بێ لە ناو مجتەمع بێ ئەتوانێت لەگەڵ یەکێ دیکە قسە بکات ئەتوانێت پەیوەندی بە پەیوەندیدارەکان بدا وەک کۆمەڵگەکان وەک منظماتی سوی وەک منظماتی حقوق الإنسان وأطفال هەروەها حقوق النسائش. بصراحة كنا نفتقر لوجود العنصر النسائي كناشطات كمعبرات عن رأيهن في السابق، ولكن الآن بفضل الله نسبة قليلة، نسبة لا بأس بها، ولكن نأمل بالمستقبل أن تكون أكثر. تغيير هذه النسبة نظرا للتطورات التي حدثت في المجتمع الكردي. دخول داعش للعراق أصبح له تأثير صح بالفعل هو سلبي، ولكن كانت هناك منه نقاط إيجابية. ساعدت على الكثير من النساء القرى والنساء المهمشات بظهور وجودهن، ساعد الكثير على إيصال صوتهن، ليس بالنسبة التي نرغب بها ولكن بنسبة معقولة نأمل أن تكثر وتزيد في المستقبل إن شاء الله.